لە دوای دەیان ساڵ هەوراز و نشێوی پەیوەندیەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و پاکستان، جارێکی دیکە لێدوانەکەی جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا لەسەر چەکی ئەتۆمی پاکستان قەیرانێکی نوێی لە پەیوەندیەکانی نێوان ئەو دوو وڵاتەدا دروست کردەوە و ڕاستی بۆ چوونەکەی عومران خان سەرۆکوەزیرانی پێشووی پاکستانیشی سەلماند کە واشنتۆن ستراتیژی بەرامبەر ئیسلاماباد گۆڕیوە و بەلادانیشی ئەو بەرنامەیە بەردەوامە. لە دوای لێسەندنەوەی متمانە لە عومران خانی نەیاری ئەمریکا لەلایەن پەرلەمانی ئەو وڵاتەوە، هەریەکە لە فەرماندەی سوپای پاکستان ژەنەڕاڵ قەمەر جاوید باجوا و وەزیری دەرەوە بیلاوال بۆتۆ زەرداری بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان سەردانی ئەمریکایان کردو. لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتەدا چەندین کۆبوونەوەی سیاسی و سەربازیان ئەنجامدا، کەچی دوای ماوەیەکی کەم لەو دیدارانە لە میانەی کەمپینی هەڵبژاردنەکاندا جۆ بایدن بە پۆلێنکردنی رووسیا و چین و وەکو نارانی ئەمریکا ئاماژەی بە مەترسی چەکی ئەتۆمی پاکستان کرد. بەو مانایی ئەو چەکە لە وڵاتێکی مەترسیداردایە و بۆی هەیە بکەوێتە دەستی توندڕەوان. لەو بارەیەوە بیلاوال بۆ تۆ زەرداری وەزیری دەرەوەی پاکستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا سەرسوورمانی خۆی لەو لێدوانەی بایدن ڕاگەیاند و ئاماژەی بە سەردانەکەی ئەم دوایەی خۆی بۆ واشنتۆن کرد کە لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتەدا کۆبووەتەوە. ئەگەر نیگەرانیەکی لەو شێوەیان هەبووە باسییان دەکرد و پرسیاریان لەو بارەیەوە دەکرد. ناوبراو ڕایگەاند چەکی ئەتۆمی پاکستان بۆ بەرگریە لە وڵات و لە دەستێکی متمانە پێکراودایە و بە پێی پێوەرەکانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی دەپارێزرێت. پرۆژەی ئەتۆمی پاکستان لە سەرەتای دامەزراندنیەوە لە ساڵی 1972ەوە ڕوبەڕووی گوشاری ئەمریکا بووەتەوە، بەڵام داگیرکردنی ئەفغانستان لەلایەن یەکێتی سۆڤیەتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی پەلهاوشتنی ئیمپراتۆریەتی کۆمۆنیستی گوشارەکانی لەسەر ئیسلاماباد سووک کرد. لە دوای کشانەوەی سۆڤێت لە ئەفغانستان جارێکی دیکە گوشارەکانی واشنتۆن سەریان هەڵدایەوە، بەڵام لە دوای تاقیکردنەوە ئەتۆمیەکانی هیندستان، پاکستانیش بە 5 تەقینەوەی ئەتۆمی چووە ناو یانەی خاوەندارانی چەکی ئەتۆمی. ئەمریکاش گوشار و سزاکانی زیاتر کرد، بەڵام ڕووداوەکانی 11 سێپتەمبەری 2001 جارێکی دیکە ئەمریکای ناچار کردەوە بۆ لێدانی تاڵیبان گوشارەکان لەسەر پاکستان کەم بکاتەوە. بەڵام لە دوای کشانەوەی لە ئەفغانستان بە پێیەوەی هیندستان بۆ دژایەتی چین لە ناوچەکەدا بە گرنگتر دەزانێت، ئەمریکا لە پاکستان دوور دەکەوێتەوە، بە تایبەتی ئەو وڵاتە بۆ دەنگدان لەسەر لکاندنی هەرێمەکانی خۆرهەڵاتی ئۆکرانیا بە بێلایەنانە مایەوە. پێشتریش عومران خان داوای یەکێتی ئەوروپای بۆ ئیدانی رووسیا ڕەت کردەوە و ڕایگەاند ئەمریکا بۆیە دەیەوێت حکومەتەکەی بڕوخێنێت چونکە دانانی بنکەی سەربازی ئەو وڵاتی لەسەر زەوی پاکستان ڕەت کردووەتەوە.